ئەوڕێیان هێژام کاتتان باش. بەردەوام فۆتۆگراف دەبینم کە هەست دەکەم بنەماکانی هونەر تیاندا پێشێل کراوە. هەموو هونەرێک جا هەر جۆرێک بووە لەسەر چەند بنەمایەک بند کە پێویستە هونەرمەند تیاندا قوڵ ببێتەوە و شارەزابێ لێیان. گەر لە ئەفراندنیدا بنەماکان لەبەر چاو نەژیران کاری هونەری لاواز دەبێ و ڕەنگە چیدی نەچێتە خانەی هونەرەوە. ئەوەی کە کاری هونەری لە کارێکی هەڕەمەک جودا دەکاتەوە بنەمای هونەریە. لەم بەشەدا حەوت بنەمای هونەری وێنەگرتن تاوتوێ دەکەم بۆ هیوایی کە هاوکارمان بن. من ڕێبەر فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن. فۆتۆگراف هونەرە و بەشێکە لە هونەرە جوانەکان. ئەگەر هونەرمەند لە هونەردا قوڵ نەبێتەوە و قاڵ نەبێ ناتوانێت بێ بە هونەرمەند و هونەر بەرهەم بهێن. هونەر پەیوەندیەکی بەهێزی بە زانینەوە هەیە. جا ئەم زانینە قوڵ بوونەوە بێت لە مێژووی هونەرە، لە لقەکانی هونەردا، لە بنەماکانی هونەردا، لە پەیوەندی لقەکانی هونەر بە یەکەوە یان لە پەیوەندی هونەر بە زانست و فەلسەفەوە. تاکو شارەزاتر بین لەم بابەتانەدا هونەرمەندێکی باشترمان لێ دەردەچێت. ناکرێت کامێرەیە بگرین بە دەستمانەوە و چاوەنوار بین هونەر بەرهەم بهێنین، بەڵکو هونەر زانست و زانینە، پێویستە وەکو زانست مامەڵەی بکەین. فۆتۆگراف وەکو بوون یا وەکو ژیان نییە. بوون دەکرێت بڵین چوار دووری هەیە. سێیانیان پەیوەندە بە بۆشاییەوە، دووری چوارەمیان پەیوەندە بە کاتەوە یا بە تافەوە. هەر لێرەدا ناوەستێ جیاوازی لە نێوان بوون و فۆتۆگرافدا گەلێک بەربڵاوە. بۆ نمونە بوون ڕەهەندی زۆر زۆرە، وەکو بۆن، ڕەنگ، دەنگ، شەماڵ، سەرما، گەرما تا دوایی. ئەمانە هەمووی دەبێت لە چێوەی وێنەکەدا قتیس بکرێ کە دیارە کارێکی ئاسان نییە. ئێمەی فۆتۆگرافەر بەردەوام دڵمان دەشکێ کە وێنەیەک دەگرین، دوایی سەیری وێنەکە دەکەین بە هیچ جۆرێ پەیوەندی بۆ دیمەنەوە نییە کە ئێمە گرتومانە. ئەوەی کە زۆر گرنگە بۆ هونەرمەند ئەوەیە کە ئەم جیاوازیانە لە نێوان بوون و وێنەدا ببینێت. هونەرمەند پێویستە بگاتە دۆخێک کە بتوانێ وەکو کامێرەکەی ببینێت یا وەکو لێنزەکەی. هەڵبەت هەموو لێنزێک دیدی جیاوازە لە لێنزێکی دیکە. بۆ ئەوەی کە دڵمان نەشکێت وەکو هونەرمەند پێویستە لە دیدی کامێرەکەەوە ببینین. ئەمە هاوکارمان دەبێ لە نزیشی دیمەن لە وێنەکەوە. فۆتۆگراف لە بوون دەرهێنراوە، بەشێکە لە ژیان، بەڵام پێویست ناکە پەیوەندی خۆی بە ژیانەوە بەبوونەوە بهێڵێتەوە. دەتوانێت ئەو پەیوەندیە بچڕێنێ. دوای ئەفراندنی هەموو کارێکی هونەری خۆی دەبێ بە بوونێکی سربەخۆ لەو دەوروبەرە جیا دەبێتەوە کە لی دەرهێنراوە. ڕەنگە پەیوەندیشی هەر نەبێنێ، ئەو دەوروبەرە ڕەنگە بگۆڕێ، ڕەنگە هەر نەژمێنێت، بەڵام کارە هونەرێکە بەردەوام دەبێ. بۆ نمونە گەر ئێمە وێنەی گوڵەباخێ بگرین، ڕەنگە گوڵەباخەکە تەمەنی هەفتەیەک یان دوو بێت، بەڵام کارە هونەرێکە پەیامی هونەرمەند بەردەوام دەگەێن. ئێمە بەردەوام چێژ لە کاری هونەری دەبینین کە لە مۆزەخانە و گەلەرەکاندا نمایشکراون. هونەرمەندانی ئەم کارە هونەریانە زۆربەیان نەماون، هەندێکیان سەدان ساڵیشە بەجێیان هێشتوین، لەگەڵەوەشدا پەیامی هونەرەکەیان هێشتا هەر بەردەوامە. کەواتە کاری هونەری بەردەوام دەبێ لە گەیاندنی پەیامی هونەرمەندا، لەگەڵەوەشدا کە دەوروبەرەکە نەماوە و هونەرمەندەکەش بەجێ هێشتوین. فۆتۆگراف دیمەنێکە لە بوون. هەڵبەت ئەستەمە بۆ هونەرمەند بتوانێ هەموو بوون لە چێوەی فۆتۆگرافەکەیدا جێ بکاتەوە. هونەرمەند پێویستە بزانێ چەند و چی لە دەوروبەری بوون لە چێوەی فۆتۆگرافەکەیدا بهێڵێتەوە. هەرچیەک لە چێوەی فۆتۆگرافەکەدا بێ دەبێ بۆ بەهێزکردن، دەوڵەمەندکردن و سەقامگیرکردنی بابەتی فۆتۆگرافەکە بێ. هەموو فۆتۆگرافێک بابەتێکی هەیە. ئەو بابەتە دەکرێت مرۆڤێک
چیایەک باڵدارێک درەختێک بێت کە هونەرمەند بڕیاریدا بابەتەکەی چییە هەرچیەکی دیکە لە چێوەی فۆتۆگرافەکەدا دەبێ ببێتە پاڵپشتی بابەتەکەی هەموو کارێکی هونەری ئەنجامی هەژاندنی هونەرمەندە بە هەژێنەرێک چی هونەرمەندێک دەهەژێنێ پرسیارێکە وەڵامی نییە یا وەڵامەکەی گەلێک ئاڵۆزە ئەوەی کە هونەرمەند دەهەژێنێ پەیوەندە بە مێژووی پەروەردەکردن و گەشەکردنی هونەرمەندەوە لەو دەوروبەرەدا کە تیایدا ژیاوە یان لەو دەوروبەرە جیاوازەدا کە تیایدا ژیاوە ئەوەی کە پێویستە هونەرمەند بیزانێ ئەوەیە کە چۆن هەستی هەژێنراوی لە چێوەی فۆتۆگرافەکەدا جێبکاتەوە بممانایە فۆتۆگراف یان هەر کارێکی هونەری دیکە گوزارشە لە هەستی هەژێنراوی هونەرمەند هەموو بەشەکانی هونەر با ڕاستە و خۆش نەبێ پێکەوە بەندن بۆ نمونە سەمایەک لەگەڵ وێنەیەکی کێشراودا هەردووشیان گوزارشی هونەرین لە هەستی هونەرمەند هەردووشیان لەسەر کۆمەڵێک بنەمای هونەریدا ڕێژراون هەرچی هونەری فۆتۆگرافە پەیوەندێکی ڕاستە و خۆی بە هونەری کێشراوە هەیە لەوەدا کە زۆربەی ڕێساکانی یا بنەماکانی هونەری فۆتۆگراف لە هونەری وێنەی کێشراوە وەرگیراوە فۆتۆگراف تەمەنێکی زۆر کورتی هەیە نزیکەی 200 ساڵێکە هەرچی وێنەی کێشراوە مێژووی چەند هەزار ساڵێکە شارەزابوون لە ڕێسای وێنەی کێشراودا هاوکاری فۆتۆگرافەرە کە ببێت بە هونەرمەندێکی باشتر ئەو دەرامەتە زۆرەی کە لە هونەری کێشراودا کۆبووتەوە دەکرێت فۆتۆگرافەر بکات بە هونەرمەندێکی باشتر هونەر بەشێکە بەشێکی دانەبڕاوە لە هونەرمەند بەڵام هەرکە لە دایک بوو جیا دەبێتەوە و ماڵئاوایی لە هونەرمەند دەکات ئەبێ هونەرمەند ئامادە بێ بۆ ئەوەی کە هونەرەکەی هەمیشە کاتێک لێک دەدرێتەوە کاتێک تەماشا دەکرێت کە ئەو لەوێ نییە ڕۆژانەی ئێمە سەیری کاری هونەری دەکەین کە نەک دەوروبەرەکە نەماوە بەڵکو هونەرمەندەکەش سەدان ساڵە بەجێ هێشتوین بۆیە هونەر پێویستە خۆی بدوێ نەک لە ڕێی هونەرمەندەوە هونەرەکە پێویستە خۆی پەیامەکەی هەڵگرت بێت نەک هونەرمەندەکە بێوێ خۆی پەیامەکە بگەێنێت ئەگەر هونەرمەند نەتوانێت پەیامەکەی خۆی لە هونەرەکەیدا حەشار بدات بە بۆچوونی من هونەرمەندێکی سەرکەوتوو نییە هەڵبەت ئەمە ڕێگە لەوە ناگرێت کە بینەری جیاواز لێکدانەوەی جیاوازی بۆ پەیامی هونەرمەند هەبێت یا بۆ پەیامی هونەر هەبێت ئەمە گرفتێکی گەورە نییە گرفتەوەیە کە هونەر هیچ پەیامێکی نەبێ هیوادارم کەڵکتان لەم چەند بنەمایەی هونەری فۆتۆگراف وەرگرت بێ من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح